بەناوی خوای گەورە مێرەبان خۆشحاڵین ئەمڕۆ جارێکی لە دەنگدانی گشتی لە دەبە خۆشەویستەکەی راپەڕینداین سەردانی کۆمەڵە بنکەیەکی دەنگدانمان کرد بە خۆشحاڵی تاکو ئێستا پرۆسەکە بە شێوەیەکی زۆر سەرکەوتو بەڕێوە دەچێت وە گفتوێکی ئەوتۆ نییە لە دەنگدانی وێزگەکان ئومێد دەکەین کە لە دوایەوە کە سەردانی ئەو بنکانەمان کرد بۆمان دەرکەوت ڕاستی بەداخەوە ڕێژەی دەنگدان تاکو ئێستا لە ئاسێکی بەرزدانیە طموح ئێمە وا بوو کە زۆر زیاتر بێت تا ئێستا ئەوەی کە لای ئێمە تۆمار کراوە لە 145 بۆ 150 بەکۆی گشتی ئەو دەبەرە ئومێد دەکەین ئەو دوو کاتژمێری کەماوە هاوڵاتانی هەرێمی کوردستان بەتابەت ئەو دەبەرە خۆشەویستە بە گروتینی زیاترەوە بەشداری بکەن لە هەڵمەتی بەشداریکردن لە دەنگدانیان بۆ داریکردنی چارەنووسی 4 ساڵی حکومڕانیان چکە دەرفەتێکە تا 4 ساڵی تر دووبارە نابێتەوە و دەنگ بدەن بە خەڵکی شیا و شایستە کە بەخۆیان بە شایستی دەزان بۆ داهاتوی پەرلەمانی عێراق داواکارم تەنها ئەوەیە جارێکە بەشداریکەن و بۆ ئەو بنکەی کە سەردانم کردووە لە کۆی 2813 کەس کە لەو بنکەیە مافی دەنگدانیان هەیە 1550 کەس بەشداریان کردووە کە بە ڕێژەی سەدی دەکاتە 155 ئومێد دەکەین کە ئەو پرۆسەی سەرکەوتوو بێ لە هەرێمی کوردستان و ناوچەکانی تریش و ئەو کاتێک کە ماویشە هاوڵاتانی هەرێمی کوردستان بە گروتینێکی زیاتر بەشداری بکەن بۆی کە بتوانین بەلانی کەم بگاتە 150 بۆی کە لە ڕووی شەرعەتی نێودەوڵەتیەوە نەکەون نێژێر پرسیارەوە چکە لە خوار 50 لەوانەیە زۆر جار قسەمان لەسەر بکرێت ئومێد دەکەین پرۆسەکە لەسەر 150 بێ هاوڵاتیان بە گروتینی زیاتر بەشداری بکەن سپاس بۆیەوە گرفتێک نەبووە لە بنکەیەک لەو سندرا بەگشتی لەوانەیە هەندێک گرفتی بچووک هەبوو بەڵام گرفتەکان چارەسەرکانەوەی جێگەی خۆشحاڵە وەو کامیڕەی کە دانراوە بۆ وێنەگرتنی دەنگدەر لە کاتی هەبوونی نەخوێنەوەی پەنجەمەوەر سپاس بۆ خاگر بەشی زۆری کێشەکان چارەسەرکان ئەو قەڵەباڵغێکی پێشتر هەبووە لە پێشتردا قەڵەباڵەکە نەماوە ئێستا خەڵک بە خۆتان دەبین زۆر بە ئاسایی دەنگی خۆیان دەدەن و گرفتی ئەوەندە دروست نەبووە و پرۆسەکە بە شێوەیەکی باش دەڕوە ئومێد دەکەین تا کۆتایی ئەو پرۆسەیە بە شێوەیەکی زۆر سەرکەوتوو بڕوە و جێگەی ڕەزامەندی هەم لایەنە سیاسیەکان هەم هاوڵاتیانی هەرێمی کوردستان بێت.